هەر حەوت مەڵبەندی ناوچە کێشە لەسەرەکان و لەگەڵ چەند هەواڵێکی سەرکردایەتی کە ئەوانش وابەستە بوون بەم کارەوە کۆبووینەوە و هەموو ئەو کێشانەی کە ئێستاکە لە ناوچەکە هەیە دەگوزارێ گفتوگۆمان لەسەری کرد و ئەمە وەکو کۆبنەوەیکی سەتایی بۆ لێک تێگەیشتن و هەمانگی پێکەوە کارکردن و پێکەوە کێشەکان گفتوگۆی لەسەر بکەین و پاشان هەوڵ بدەین لەگەل لایەنی پەیوەندیدار کێشەکان چارەسەر بکەین. بێگومان ئەمەش وەکو هەنگاوێکی یەکەمە لە دوای کۆنگرەی چوارەوە کە یەکێتی لە هەموو ناوچەکان بە هەمانگی کارەکەین و هەمومان پێکەوە شانمان داوەتە بەری و هەر لەم ڕێگایشەوە هەوڵە دەین ئەم کۆڕووکۆبنانە لەگەڵ حیزبە کوردستانیەکان ئەوانش بەشدار بن تاکو هەمومان پێکەوە کۆنگرەیە کۆنفرانسەیە کۆبنەوەیکی فراوان بکەین تاکو بزانین کێشەکانمان چییە و چۆنش چارەسەرە بێ.